ڕێگایەکی یەکساییدە و مێژوەکەی بۆ ساڵانێکی زۆر دەگەڕێتەوە. ئێرە ڕێگای نێوان هەولێر سلێمانیە. ئەو شوێنەی من قسەی لێ دەکەم نزیک دۆڵی سماقولیە. ماوەی 3 ڕۆژە دانیشتوانی ئەم گوندانە ڕێگاکەیان داخستووە بەهۆی هاتوچۆی بار هەڵگرەکان و دروستبوونی چاڵێکی زۆر لە ڕێگاکەیان. ئەمە داواکاری مانوێکە ئەو بارهێکدانە لێقەی ئەو جادەی ببنەوە. داواکاری سەرچمان داواکاری دووەمان چاکردنی کارەبایەکەمان. پاش 10 ڕۆژ دیت کە کارەبای لێرکانە ڤۆڵتێ دێتە سەفر، پانکەی پێ ناسوڕێ بێ ڤۆڵتیە. هەر پانکە چێ پێ ئیش ناکاتن. ئێمە لەبەر ئەوەیە ڕێگە نادەین تانکەری نەوتەکان و بار هەڵگیری بازرگانیەکان بە هیچ شێوێک بەو ڕێگایە نەدادێن هیچ کە بێرەدانێن لەبەرەوەی جگە لە زیان بۆ خەڵکەکەی جگە لە ڕووداوی کارە ساتبار لە بۆ خەڵکەکەی جگە لە تێکدانی ڕێگەوبانەکان هیچ سوودی لۆ خەڵکی ئەو ناوچەیە نییە. ماوەی 3 ڕۆژە بەشێک لە دانیشتوانی گوندەکانی دۆڵی سماقولی ڕێگای سەرەکی نێوان هەولێر سلێمانیان لە نزیک سماقولی داخستووە با ڕووی ئۆتۆمبیلانی باڵ هەڵگر وە خۆیان دەڵێن تا ئێستا هیچ کەس و لایەنێک بەدەم داواکاریەکانیان نەهاتووە. تا ئەو کاتێک قسە بۆ جەنابتان دەکەن هیچ لایەنێکی بەرپرس لە ڕووی ئیداریەوە نەهاتیە لێکۆڵنەوە بک بڵە داواکاری ئێوە چیە بۆچی ئێوە 3 ڕۆژ ئەو ڕێگەتان داخستووە ئەوە سەرتان سەردەبی 2 مەتر قۆر بکرێتن هەموو بەردی گەورەی تێ بکرێ ئەوجا قیر و سەبە بکرێ سەب بکرێ ئەوجا قیر بکرێ لەسەری ئەو ئێوە بەهرەرگرانە نییە نەما کەس ناتوانانی لەمارە بستە دەرێ باغ و باغاتمان هەمووی شک بوو لەو دۆڕی لەبەر تۆزی هاوینان. ئێستا ڕێگا سەرەکیەکانی هەولێر بۆ سلێمانی لە ڕێگاکانی سماقولی و کۆیە داخران بەڕووی ئۆتۆمبیلانی بار هەڵگر داواکاری دانیشتوانی ئەم سنوورەش چاکردنی ڕێگاکانیانە و پێدانی کارەبایە بۆیان. قارەمان جەوهەر، کورسات نیوز، سماقولی.